لە دوێ ڕووداوەکانی 16 ئۆکتۆبرەوە ڕەوشی خورماتوو لە ڕووی ئەمنی و سیاسی و ئیداریشەوە گۆڕانکاری بەسەردا هاتووە. تورکمان و عەرەبەکانی ناوچەکە کار دەکەن بۆ سەپاندنی دەسەڵاتی خۆیان بە تەواوی لەو قەزایەدا. وەزارەتی ناوخۆی عێراقیش هێزێکی وەڵامدانەوەی خێراییان لە قەزای خورماتوو لە خۆرهەڵاتی پارێزگای سەلاحەدین بڵاوە پێکردووە. بە وتەی وەزارەتەکە ئەرکیان بریتی دەبێ لە جێگیرکردنی ئاسایش و سەروەریکردنی یاسا. بەو پێی لە ماوەی 3 ڕۆژدا کە جێگیرکراون ئەو هێزانە دەستیان کردووە بە پشکنین و گەڕان لە سەرجەم گەڕەکەکانی قەزاکە و لە هەر شوێن و ماڵێکدا چەک هەبێ دەستی بەسەردا دەگرن و دەیانەوێت دیاردەی چەکداری بێسەروبەر کۆنتڕۆڵ بکەن. سەرچاوەکانی قەزای خورماتووش ڕایانگەاندووە بڵاوپێکردنی ئەو هێزە دژی بە دەستوری عێراق و پێشتر ئەو هێزە لە ڕوبەڕووبوونەوەی تیرۆریستانی داعشدا لە فەلوجە و گوێر و چەند ناوچەیەکی تر بەشداریان پێکراوە. هێزی سەربازین و چەکی قورسیان پێەیە. هاوکات لە دۆسیەکانی پێشەلکاری بە مافەکانی مرۆڤ لە مووسڵ و ئەنبار و سەلاحەدین تێوەگلاون. لایەنە سیاسیەکانی قەزای خورماتووش ڕایدەگەێنن لە هەوڵی ئەوەدان لە ڕێی دیالۆگەوە ئەو ڕۆژەی ئێسای خورماتوو چارەسەر بکەن و بە پێویستی دەزانن ئاشتەوایی نیشتیمانی لە نێوان پێکهاتەکانی قەزاکەدا ئەنجام بدرێت و ڕێکەوتنی سیاسیش بکرێت تا و هاوڵاتیانی کورد بەبێ دڵەڕاوکیە بگەڕێنەوە. سیاسەکانی قەزای خورماتوو باشبوونی پەیوەندەکانی نێوان بەغدا و هەرێمی بە هۆکاری سەرەکی بۆ زامنکردن و باشکردنی ڕۆژی خورماتوو دادەنێن. ڕەوانەکردنی هێزەکانی وەڵامدانەوەی خێرا بۆ خورماتوو لە کاتێکدایە کە بەپێی دەستوری عێراق بە تەنها هێزەکانی پۆلیسی فدراڵی مافی چوونە ناوەیان بۆ ناوچەدا بڕێنراوەکان هەیە. لە دوێ ڕووداوەکانی 16 ئۆکتۆبرەوە لە خورماتوو سەرجەم پۆستەکان کە لەلایەن کوردەوە بەڕێوە دەبران لە کورد سەنراونەتەوە و کەسایەتی تورکمانی شیعە مەزهەب و عەرەب دانراون.